خۆ بە گەورەزانان لە قیامەتا خراپترین شوێنێکیان هەیە. رب العالمين لسورة الزمر لآية 6 فرمي أليس في جهنم مثوى للمتكبرين. رب العالمين فرمي آية مگر دوزخ جێگا و شوێنی ئەو کەسانە نییە کەوا خۆ بە گەورەزانن، هەر ئەوان شایەنی ئەم شوێنە خراپەیە نین. ئەو کەسەی خۆ بە گەورەزانی، ئەی ئەو کەسەی بە پارە و پوڵت ئەنازی، ئەی ئەو کەسەی بە شەهادە و بڕوانامە و عەشیرەتت ئەنازی، بزانە خراپترین شوێنێکت هەیە. خۆ بە گەورەزانین سەرئەنجام و عاقیبەتەکەی تیاچوونە، عاقیبەتەکەی بە هیلاک چوونە. هەرگیز بە هیچ شتێک مەنازە، بەوە مەنازە بڵێ بڕوانامەم هەیە، بەوە مەنازە بڵێ عیلمێکی زۆرم پێ. کاکە چەند کەسی وە هەبوو عیلمی پێ بووە لە کۆتاییە وای لێ هاتووە مێشکی سفر بۆتەوە، زاکیرەی نەماوە، ئەوەی کەوا لە نێو مێشکێ هەبوو هیچیشی نەماوە. بڕۆ سەیرکە بیخوێنەوە بزانە چەند لە فەیلسوفان و لە زانایان لە کۆتاییە کەوتونەتە شێتخانە، منداڵ لە کوچە و کۆڵانە بەردیان تێگرتووە، شێتە شێتەیان پێگوتووە، چونکە لە دنیاە بە عیلمی خۆی نازیوە. چەند کەسی وە هەبووە بە هۆز و بە عەشیرەت و بەدەسەڵاتی خۆی فەخر و شانازی داوە، لوتی بەرز بۆ، فیزی زل بۆ، ڕۆحی گەورە بۆ، بەڵام لە کۆتاییە خزم و کەس و ئامۆزا و دەسەڵاتەکەی فریای نەکەوتە و تیاچووە. چەند کەسی وە هەبووە بە دەوڵەمەندەکەی خۆی ئەنازی، لە ناکاوێکا سەیرەکەی سفر بۆتەوە. ئیمامی ابن الكثير لە بیداو النهایە باسی قاهیر باللهمان بۆکە، ئەڵە قاهیر بالله ئەوەندە کەسێکی سەرمایەدار بوو، ئەوەندە دەسەڵاتێکی زۆری هەبوو، ئەوەندە هێز و بازوێکی زۆری هەبوو، شاڵی هەڵئەکەند، بیری هەڵئەکەند، بە ڕۆڵەکانی خۆی ئەیگوت ڕۆڵەکانم هەرگیز خەم و خەفەت لە پارە و پوڵ مەخۆن، بەخوا ئەوەندەم کۆ کردوتەوە، ئەوەندەم خەزم کردووە تا دنیایە ڕۆڵەی ڕۆڵەکانیشتان منداڵەکانیشتان لێ ئەخۆن. بەڵام لە کۆتاییە ئینقلابی کرا سەر، کودەتای کرایە سەر برایەکانم، هەردوو چاویان دەرهێنا، بە کوچە و کۆڵانەکانە ئەکەوت دەستی ئاواپانە کردەوە، ئەیگوت تخوا پێم ببەخشن لەوەی کە خوا پێی بەخشیون، تخوا لام لێ بکەنەوە، تخوا دینارێکم پێ بدەن. ئەها لە لوتکەی دەسەڵاتا بوو، لە لوتکەی بەرزیا بوو، بەڵام چونکە فیزی زل بوو، ڕۆحی زل بوو، ڕەک ڕەب العالەمین دای بەزاندە.